والله أنا نسيبهم كرين أو سورة عملوا درتو لليوم دا تعبيد جوان بم هذا مسلسل اللي كرديما لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی دەرچوونی سوراوێک لە ناو یانسیبێکدا منداڵێکی کچ دوای بەکارهێنانی سوراوەکە تووشی هەستیاری بووە و دەموچاوی ئەستور بوو. دو عملوا كنت تابم إن شاء الله تساعدبي. هم كتير الأشتانا بفروشن بعد عليك كوتشي من يالينيت 964 تیمەکانی تەندروستی و چاودێری بازرگانی لە حاڵەتەکە ئاگدار کردەوە و بڕیاریاندا بە دوواداچوونی بۆ بکەن. بەڵێ ئێمە دواوی ئاگدار کراینەوە کە حاڵەتێکی لەو شێوەیە منداڵێک تووشی هەستیاری پێست بووە دوای بەکارهێنانی ئەم جۆرەیان نەسیبە کە کەلوپەلی جوانکاری تێدایە دەست بەجێ تیمەکانی چاودێری تەندروستیمان ئاگدار کردەوە بۆی بە دوواداچوون بکەن بەڕێ دەکەوین بۆی سەرچاوە سەرەکیەکە ئەو کۆگایی کە بە شێوەی کۆ یان بە جوملە دەیفرۆشێت دەستی بەسەردا بگرین و هەڵدەدەین لە ناوی بین. 964 لەگەڵ تیمەکانی چاودێری بازرگانی و چاودێری تەندروستی بەرەو بازاڕی شێخەڵڵا دەچین و بڕیاریاندا دەست بەسەر شوێنەکە دابگرن و یان سیبەکە لە ناو ببەن. گەیشتونەتە شوێنەکە و تیمەکان دەستیان بە پشکنین کردووە. والله دەستمان بەسەر لە کارتۆنێکدا گرتووە بە دوواداچوون شلو دەکەین شوێنی تری هەیە بزانین لە چەند دەردێ و سەرچاوەکەش لە چەند دەرە ئینشاءالله ئەوانج دەبینینەوە. باشە ئێستا ئەم دوکانە سزاکەی چییە؟ ساکە یەکەم جار داخستنە و بە پێ یاسای ئەوەی وەزارەتی بازرگانی زراعەتیشی لەگەر دەکرێت بڕی چەند گیراوە لێرە؟ والله ئێستا کارتۆنێک گیراوە بەڵام ڕۆژانە فرۆشتیە ئێمە تەماشای قایمە حسابی دەکەین ڕۆژانە 5 کارتۆن دە کارتۆنی فرۆشتووە بەڵام کۆگای هەیە کۆگان شوێن کۆگاکەش دیار نیە بە دوواداچوون دەکەین ئینشاءالله. لەبارەی کارگەی دروستکردنی ئەم یانسیبەش دکتۆر ئیسماعیل وتی کارگەی دروستکردنی یانسیبەکەمان دۆزیوەتەوە و لە ماوەیەکی کووردا دەست بەسەر ئەویشدا دەگرین. ئێمە لە بەدواداچوونەکەمان لە بازاڕی شێخەڵڵا دەستمان بەسەر 2 کارتۆن داگرتووە بە عەدەدی 480 دانە لەویان نەسیبە و دیارە دوکانەکانی ئەوەی هەیەیان بووە هەواڵیان پێگەیشتووە شاردویانەتەوە ئێمە بە دوواداچوونی زیاترەکەین و هەوڵ دەدەین یەک دانش لە بازار بمێنێتەوە دەستی بەسەردا بگرین بۆی زەرن نەدا. ئەوەی کە بەدەداچوونتان کردو دیارە کە سەرچاوەکەی کوێ و لە شێ دروست دەکرێت؟ بەڵێ ئاشکرامان کردووە شکە لەکوێ دروست دەکرێت بەڵام ئێستا ناتوانین بڵێین.